قربان قربانا جەژنن شادیەن دەست نەگردنن ڕۆی ئازادیەن سەربارەوەی موچە نەدرا بەڵام خەڵک یەکەم ڕۆژی جەژنیان بە خۆشی و شادی و بە قوربانیکردن بەڕێ کرد هەر لە بەیانی زۆوە هاوڵاتیان دەستیان کرد بە گەڕان و جەژنە پیرۆزە لە ئازیزانیان لەلایەکی کەشەوە هاوڵاتێکی زۆر قوربانی خۆیان کرد و ئاژەڵەکانیان سەربڕی تەندروستی و لیژنەکانی چاودێریش هەر دەگەڕان بۆ ئەوەی نەهێڵن ئاژەڵ لە شەقام و ماڵەکان سەر ببڕن بەڵام بەخوا لە هەنێ ناوچە بە کۆمەڵ قوربانی دەکرا و بە کۆمەڵیشدا بەشیان دەکرد سامان بەرزنجی وەزیری تەندروستی بە 1964 وت خەڵک هەر قوربانی دەکات بەست کاتان لێ دەکەین بچنە سەر بڕخانەکان چونکە تای خوێنبەربوون گاڵتە نییە و مەترسیدارە ژمارەیەک هاوڵاتی کە کەسوکاری ئەنفال کراوانن بە شێوەیەکی جیاواز بۆ یەکەم جار جەژنیان کرد بە کۆمەڵچوونە قەڵای نوگرە سەلمان و نانی جەژنیشیان هەر لەوێ خوارد ئەمڕۆ بەشێک لە کەسوکاری ئەنفال کراوان لە گەرمیانەوە ڕۆیشتنە قەڵای نوگرە سەلمان بۆ ئەوەی لە نزیک بوون و بەرامەی ئازیزانیان کە دەیان ساڵ پێش ئێستا لەوێ بێسەر و شوێن کراون جەژن بکەن و نانی جەژنیشیان هەر لە قەڵاکە خوارد کە تەنیا سەمون و چاو ئاو بوو ئەوان یەکەم جارە بەم شێوەیە دەڕۆنە قەڵاکە لەگەڵ ئێسک و پرووسکی ئازیزانیان جەژن دەکەن دیمەنەکان بە شێوەیەک دڵ دەکات بە ئاو سفرەیەکی درێژ ڕاخراوە و تەنیا سەمون و چاو ئاوی لەسەرە و بە دڕێکی پڕ لە حەسرەتەوە لە شوێنێکی پڕ لە یادگاری تاڵ نانەکەیان دەخۆن هەر لە باسوخواسی جەژن دەمێنمەوە بە بەردەمباخی گشتی سلێمانیدا تێپەڕی دیمەنێکی جوان دەبینیت کە کۆمەڵێک کرێکاری هیندی بە سێت شەربەت و ئاویان داناوە و ساردی دەکەن و لەگەڵ شیرینی وەک جەژنانە دەیدەن بە ڕێبواران سەندیب کۆمار یەکێک لەو کرێکارانەیە و بە 1964 وت نزیکەی 5 ساڵە لە جەژنی قورباندا دەینە بەردەمباخی گشتی و ئەم کارە دەکەین خەڵکی سلێمانیش هەمویان باشن باسی لەوەش کرد لە هیندستانیش وەک کوردستان مسلمانان لە جەژنی قورباندا پیرۆزبایی لە یەکتری دەکەن و شەربەت و شیرینی دەبەخشنەوە دەرمانخانەکەی حاجی یوسف لە سنووری مەندەلی کە گۆماوێکە بە بڕوای هەندێک کەس هەر نەخۆشێکی پێستت هەبێت سەر و لاشەتی پێهەڵژەنی کەس نازانێت بۆ کوێ دەردەپەڕێت لە نێوان قەزای مەندەلی و ناحیە قەزانیا سەرچاوەیەکی ئاوی کبریتی هەیە کە خەڵک ڕۆژانە سەردانی دەکەن بۆ عیلاجکردنی نەخۆشیەکانی پێست بەپێی بیر و باوەڕی ئەو کەسانی سەردانی دەکەن ئەوە موعجیزەی مەرقەدێکی پیرۆزی ئەوەیە بە ناوی حاجی یوسف نەک دیاردەیەکی سروشتی ئەبوو یوسف یەکێکە لەو کەسانەی کە پەیامنێری 1964 لەوێت چاوی پێکەوت و لەگەڵی گفتوگۆ و قسە و باسی کردووتی حاجی یوسف لە نەوەکانی ئیمامی حەسەنە و کوڕەکەم هێناوە بۆ ئەم شوێنە بەهۆی ئەوەی نەخۆشی پێستی هەیە باوکیشم پێشتر نەخۆشی پێستی هەبووە و لە ڕێی ئەم ئاو و قوڕەوە چارەسەری کردووە گۆماوەکە بەپێی هەندێک بیر و باوەڕ ئەگەر لە ئاوەکەدا مەلە بکەیت و ئیمانت پێی هەبێت ئەوە مارێکی زۆر گەورە دەبینیت و لەگەڵ بینینی مانای ئەوەیە ئیتر نەخۆشیەکە نەماوە و نەجاتت بووە هەر شاد بن